بەسەرهاتی میلەت. بە منداڵیم سەرسام بووم بە بەرگی سەربازی، کە دەمبینی لەبەری ئەو گورگانە، چۆن وەک نۆکەری ستەمکار بە خۆیان دەنازی. کە گەورە بووم هەر ئەو دڕندانە، لە ترسا هەڵاتوم لە دەستگەلی ناڕازی. بۆیە ئەم بەرگەم پۆشی بە مەردانە، پارێزەری خاک بم بۆ لووتکەی سەرفرازی. دروشمی من یا کوردستان یا نەمانە، بە ئازادی میلەت لە دیری بێ دەربازی. بە ئازادی میلەت لە دیری بێ دەربازی. من دەزانم لەسەر ڕاستی ڕۆژێک خوێنم دەڕژێ، چونکە ڕاستی یاسایەکە لە ناومانە جێگەی لەقە. ئەمڕۆ لەوانە قەوماوە کە وتیان ڕاست و هەقا، بێڕێزی و بێمتمانەیی سیمای شاری داپۆشیوە. بەرەو درۆ هەنگاو ئەنین چارە نووسیشمان نەدیوە، لەبەر بژێوی ژیانمان دەیان درۆ هەڵەبەستین. لە ناخەوە ئەسووتین و بەردەوام لە خۆشمان پەستین. بۆیە منیش ڕاستیم کردوتە تفەنگێک و ڕووم کردوتە خۆم، بۆ ئەوەی تا ماوم لە ژیاندا ئەشهەدوو بۆ کەس نەکەم و سوێندیش بە درۆ نەخۆم. یەک لە سینەمدا شەو ڕۆژ ئۆقرەی بڕیوەم، لە چاودا منعی بینینە زۆفێکە دیدەی چنیوەم. ئەگەر منعی مەرگە کە قابیڵ نابێتە میوان، یادی گەرمی دڵی زارە بیری مەرجی لێ بڕیوەم. مەکەن لۆمەی زوبان گەرو حاڵی وەکو نەیە، وەک لە ئەدری ناگەڕێ و لە هۆش و بیر ماسیوەم. بکەن چارەی نەهامەتیم هەتا نەهات لا دەچێ، یاری لەباری دوێنێ ئەمڕۆ دەڵێی نەیناسیوەم. لە حاڵم گەردەپرسن مەجلیس نیتانە حاڵی بێ، لە پەشێوی و ناڵەی دڵێی مەحزوون و هەتیوەم. سەفەر دەوەرەوە وەکو جاران چاوت ببڕە چاوانم، با بە دڵی خۆم سەیرت کەم بڕەوێتەوە خەمەکانم. دەشم زانی هەردەیتەوە دەستبەرداری من نابی، ئەم سەفەرت با وا نەبێ هیوام وایە ئیتر چابی. دەیان شەو لەگەڵ وێنەکەت دا ئەنیشتم مەیمەنۆشی، دڵم ئەیوت تۆ بڵێ ئێستا لەگەڵ چێدا کەیف خۆشی. بەڵام هەر خۆم جوابی خۆم ئەدایەوە، ئەم گوت ئەو کەسێ بوو بەردەوام بۆم ئەتوایەوە. دەوەرەوە با ئیتر غیرەت لێ نەکا، با لەوە زیاتر نەسووتێت و خەمت لە کۆڵ نەکا. تاکە کەس بووی لە ناو دڵتا هەڵێ گرتم، بەم سەفەرە زۆر ترسام ئازیز، وەم زانی دەرت کردم. وەرە وەکو جاران هەتوانی زامەکانم بە، مەی هەڵە دوا قەسیدەم دابڕان بێت. بەگشت خەمەکانما بچۆرەوە و ئەی تۆ نەبێت شێتر هەیە دڵی خەونم بداتەوە. بگەڕێوە سەر گلێنم ماڵی خۆتە ئەم عەشقستانە، ببە پای زەباران و شێتر هەیە گەڵای ڕزیوی چاوەڕوانیم، بەدەم ڕەشەبای نائومێدیەوە گل بداتەوە. وەرەوە نەوا و نەواڵم بە، وەکو جاران سەرزەنشتم بکە. ڕووی خۆت گرشکە نازی دنیام بەسەراکە. شێتر هەیە ژەهری گەسەی ماری بێوەفاییم لەبیر بباتەوە. نەمزانی ئەو کار بەدەستە کوردانە، تێک بەردەبن خۆیان لەگەڵ دەکەن بە خازی. براکوژیان بۆ گیرفان و سامانە، خۆخۆری و قەلاچۆی یەکتر تا دڵ بخوازی. هەرما و دەمێنێ لەم کوردستانە، کردیانە خەونێ کوردایەتی و بانگەوازی. هیچمان بە هیچ دوای ئەو هەموو ساڵانە،
چەند بەرپرسێ بێپرس دەیبەن نەوت و گازی لەسەر یا ژێر خاک سامانی هەمووانە جار لە جار میلەت زیاد دەکا گلەی و گازی لە دژی فەرمانڕەوایی ناڕەوانە بە سزای خۆیان دەگەن بە حوکمی دادگا و قازی